اسمە گفتوگۆی زیاتریان بابەتە بکەم. دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە پەرلەمانەوە لە بەغدا لەگەڵمە. دکتۆرم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت. دیارەکە ئێستایدی دەنگەکان جیا دەکرێنەوە، پێتان وایە کە پرۆسەکە بەکوێ دەگات؟ لە گەڕی یەکەمدا هیچ بەربژێرێک یەکلایی دەبێتەوە؟ سلااو لە جەنابەتەوە لە گشت بینەرانی کوردستان دووسار. یعنی بە تەسەوری خۆم لە گەری یەکەم ئەوە نابێ یەکلا نابێتەوە، لەبەرەوەی وای پێ دەچێ هەندێک لە کوتلە سیاسیەکان، هەندێک لە حزبە سیاسیەکان هەوڵ دەدەن کە ئەو پرۆسەیە بە ئاسانی نەڕواتە ڕێ. دیارە هەندێک ئەطراف هەیە سیاسیەکان مەبەستە شیعەیان سونەکان خۆیان. بەڵێ ئەو لایەنە سیاسیە نەخێر هەر بەخۆی کوتلەی تەقەدم یەک لە گرنگترین ئەو کارانەی دەیکات تێکدانی ئەو پرۆسەیە بە تەواوەتی. پێشتریش هەروە بوو، تەمەشاکە بەڵگەکەش ئەوەیە، ئەوە نزیکەی ساڵەکە نەگەشتونەتە ئەوەی کە یەکێک هەڵبژێرین. دیارە لە دوای ئەوەی کە محەممەد حەلبوسی ئیقالە کرا پێش ساڵێک تقریباً، ئەوان دەیانەوێ ئەو پێگەیە هەر بەتاڵ بمینێ و ئیسباتیش بکەن کە ئەو شوێنە پڕ ناکرێتەوە تەنها بە محەممەد حەلبوسی نەبێ. ئەوەش کاری کردوتە سەر بڵێن پرۆسەی کاری پەرلەمانی و کێشەی زۆری دروست کردووە. پێویستە ئەم شوێنە پڕ بکرێتەوە، نەک تەنها لە بۆ کوتلەیەکی دیاریکرا بەڵکو لە بۆ پێگەی سونە. ینی ئێمە چۆن ئێمە مەتاڵبمان هەیە بۆ پڕکردنەوەی هەر پێگەیەک بۆ مکەوەنی کورد، ئەوانیش دەبێ خەمی خۆیان بخۆن. دکتۆر سەباح لایەنەکانی دیکەی سونە ناتوانن لەگەڵ کورد و شیعە ڕێکەون بۆ هەڵبژاردنی سەرۆکیەکی نوێ بۆ پەرلەمان؟ ینی پارتی تەقەدم هێندە بەقوتە بەهێزە؟ ئێمەش وامان کردووە، ئێمەش وامان کردووە. چیتان کردووە؟ بەڵێ کوتلەی تەقەدم گەورەترین کوتلەی سونەیە لە ناو پەرلەمان و ژمارەی ئەوانەی دیکە کە کوتلەی عەزمە عەدەدیان کەمە، ئەوەندە نینە کە بتوانن تەئسیر بکەن. بەڵام ئێستا تقریبا هەردووچیان لێرەنە. بەڵام چییە تەوجیهەکە؟ تەوجیهەکە لەلایەن تەقەدمەوە بە دەنگدان بۆ چەندین لا، یعنی دەنگەکان دەڕوا. خۆی ئێمە باش دەزانین دەبێ بە ئەغلبیەی مطلق کە دەکاتە 165 دەنگ یەکێک دەربچێ لەو کاندیدانەی کە هەیە بەپێی مادەی 12 لە پەیڕەوی ناخۆیی هی پەرلەمانی عێراقی. پێویستە ئەو کاندیدا دەبێت 165 دەنگ بێنێ. ئەنجا ئەگەر هاتوو مەسەن تەوجیه نەبێ لەلایەن کوتلەی تەقەدم یاخود کوتلە شیعیەکان تقریبا ئەوەنە دەنگدانیان مرتبتر و منتەزەمترە وەکو کوتلە کوردیەکان. بەڵام دیارە کوتلەی تەقەدم دەیانەوێ ئەو پرۆسەیە بەردەوام درێژە بچێشێ، لە گەری یەکەم نەبێ، دووەم نەبێ، سێم نەبێ، هەتا کۆتایی بەم پرۆسەیە بێنن و بچینە ناو ئەوتڵەی تەشریعی، چونکە ئەوتڵەی تەشریعی کەمی ماوە. بەس ئەوەندە ئێمە داخلی ئەوتڵەی تەشریعی بین ئەو پرۆسەیە بە تەواوەتی کۆتایی پێ. دکتۆر ئێوە وەکو کوردوە لایەنە شیعیەکان خۆتان یەکلا کردوتەوە لەوەی دەنگ بە چ بەربژێرێک دەدەن، یاخود بەو پێی کە هیچ ڕێکەوتنێک نییە ئێوەش نازانن چی بکەن؟ نەخێر، ئێمە بەخۆت باش دەزانی ئێمە تەوجیهمان بۆ دەیە و ڕێکەوتنمان هەیە لەگەڵ کوتلە شیعیەکان کە خاڵی یەکەم ئەوەیە کە چارەسەرێک بدۆزینەوە بۆ ئەم پۆستە. ئەو چارەسەرەکە چییە لای ئێوە؟ گفتوگۆتان کردووە؟ چارەسەرەکە ئەوەیە ئێمە بەڵێ گفتوگۆمان کردووە لە دوێنێکەوە گفتوگۆ بەردەوامە، چ لەگەڵ ئیتاری تەنسیقی نەبێت، نێوان کوتلە کوردستانیەکان و نێوان ئەو لایەنانەی کە مستەقلن وەکو ناویان لێ دەنرێ. ئیجماعی کولی هەیە لەسەر ڕوانگەی ئێمە سەبارەت بە ڕێئاسی پەرلەمانی و ئێمە دەمانەوێت ئەو پۆستە پڕ بکرێتەوە لەبەرەوەی مەشاکلمان هەیە. ئێستا قانونێکی گرنگمان لە پێشەوە قانون مفەوەزی انتخاباتە بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقی. لەگەڵ ئەوەش ئەو یاسایانێکە ماوەتەوە وەکو یاسای عقاراتی دەوڵەت، گەڕانەوەی عقاراتی دەوڵەت بۆ خاوەنەکانیان، یعنی ئەوە کێشە و گرفت زۆر هەڵدەگرێت. لەگەڵ ئەوەش یاسای هەڵبژاردنیشمان ماوە، یعنی ئەوانە هەمووی کێشە و گرفتن. ئەوە دەبێت سەرۆکەکی باش هەبێ
کە تێدەگا لە بابەتەکان و دەتوانین تەفاهمات دروستکە دەبێت ئێمە بتوانین لەگەڵی هەماهنگگیەک دروستکەین تاکو بگەینە چارەسەرێک پێشەوەی انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەست پێ بکە لە ساڵی داهاتوو. باشە دکتۆر سەباح، ئێستا پارتی تەقەدوم بە ئاشکرا گوتوویەتی کە ئێمە لە دوای محەممەد حەلبوسی ناهێڵین هیچ کەسێکی دیکە ببێتە سەرۆکی پەرلەمان، چونکە یانی ئەو پۆستەی تر بۆ سونەکانە. کوتلەی تەقەدوم بەداخەوە سیاسەتێکی قێزەوەند بەکاردێنێت و دەیانەوەی دائیمەن شتەکان لە بن پەردە بێ و دەبێ چارەسەری کێشەکان بە شێوازێک دروستی دەکەن بە تێکدان و بە شلەژاندنی بارودۆخەکە و بە بەکارهێنانی تونند و تیژی لە ناو جەلسەکان. ئەوە سیاسەتی تەقەدوم بووە لە دوای ئەوەی محەممەد حەلبوسی دەرچوو لە پەرلەمان، دەیانەوێ ئیسباتی ئەوە بکەن کە پەرلەمان شکستی هێناوە یان دەسەڵاتی تەشریعی زیاتر یان بە باشترین شێوە دەسەڵاتی تەشریعی هیچ سوودێکی نەماوە یاخود هیچ یعنی ئاکتیڤ نییە لە دوای ئەم دەرچوونی یاخود ئیقالەکردنی محەممەد حەلبوسی. ئەوە شتەکە یعنی ناگونجێ لەگەڵ سیاسەتی علەنیەکەی خۆی دەڵێتن ئێمە لەگەڵ ئەوەی نەکە ئەو مکەوەنی سونی بگاتە ئەو منسبەکەی مکەوەنی سە بەڵام حقیقەت دائیمەن کۆسپوتەگەرە دەخاتە ناو پرۆسەکەەوە هەوڵ دەدەن کەوا کێشەکان بەردەوام بمینێ و لەگەڵ ئەوەش یعنی دەیانەوێ پەشێویەک دروستکەن لە ناو ئەنجومەنی نوێنەران لەو فترە حساسە هەندێک یاسا هەیە بە ویستی ئیجماعەوە دەرنەچێ بەڵکو بە شێوازێک کە بۆ مەسلحەتی ئەوان بشکێتەوە وەکو ئەوەی کە پێشتر باسی بەچەکردنی پێشمەرگەی کرد کوتلەی تەقەدوم پێشتر کە چۆن مەدفەعەکان دەدرێتە پێشمەرگە ئەوش بە هەمان شێوە دەیەوێت ڕوحێکی عروبی بخاتە ناو پرۆسەیە هەوڵ دەداتەوە دیعای انتخابی دەست پێ بکات لە ئێستاوەدا. باشە دکتۆر سەباح، ئێستا کە من و تۆ قسە دەکەین بەپێی زانیاریەکانمان دەگوترێت کە محمود مەشەدانی 170 دەنگی بەدەست هێناوە بۆ پێبێت چاوەڕێ دەکرێت کە لە گەڕی یەکەم پۆستەکە بەدەست بێنێ یاخود ئەگەر بچێتە گەڕی دووەم پۆستەکە بەدەست بێنێ ئەمڕۆم پرسەیەک لای یەکرێتەوە؟ ئەم تەسەور دەکەم لە گەری دووەم یەکلا بکرێتەوە چونکە ئەو کەسانی کە ئێستا دەنجیان دابێت بە هەر لایەنێکی دیکە پاشگەز دەبنەوە دوای ئەوەی ئەگە بزانن محمود مەشەدانی لە پێشە دەیانەوێت ئەوانیش کۆتایی بە پرۆسەکە بێنن. ئێمە چەندین جەلسەمان کرد لە بۆ دەستنیشانکردنی سەرۆکی پەرلەمان بەس ینی لەوە زیاتر تەحمل ناکە شتەکە ینی گەشتۆتە حاڵەتێکی وەکو دەڵێی داخرا و ڕێگایەکی داخراومان لە پێشە دەبێت ئەم چارەسەری ئەوە ئەگەر لە گەری یەکەمیش نەبێت لە گەری دووەم کۆتایی پێبێ بە تەواوەتی و یەک لەو کاندیدانەی کە هەیە چ محمود مەشەدانی بی چ سالم عیساوی بی ئەوە یەکەچیان دەربچێ و ئێمەش بتوانین کارەکانی پەرلەمانی بە تەواوەتی ڕاپەڕێنین و بتوانین ئەو پرۆژانێک کە لەسەر شانمانە بە زووترین کات. دکتۆر سەباح، ئەگەر پارتی تەقەدوم مەبەستی نەبێ ئەمڕۆ پۆستە یەکلایی بێتەوە یەکلاییە بێتەوە ئێوە وەکو فراکسیۆنە کوردستانیەکان وەکو لایەنی شیعە دەتوانن یەکلایی بکەنەوە؟ ئەم بە تەسەوەری خۆم ئەگەر ئەمڕۆکە ئەو جەلسەیە سەرکەوتوو نەبوو ئەوە ئیتر دەڕوا تا نهایەتی دەورە ئەو پۆستە پڕ ناکرێتەوە ئەوە تەوەجوهی شخصی خۆم پەرلەمان دەتوانێت چی بکات ئەو کاتە وەکو دەڵێ هیچ دەسەڵاتێکمان نییە هیچ ناتوانین هیچ بکەین تەنها هەر بەڕێوە دەچێت بەو شێوازەی کە هەیە بەڕێز دکتۆر شاخەوان و بەڕێز دکتۆر محسن مەندەلاوی هەردووچیان پێکەوە ئەو سەرۆکایەتیە بەڕێوە بن و ڕایپەڕێنن تا بتوانین یعنی بگەینە دەرەنجامی بڵین ڕاگەیاندنی هەڵبژاردن لە ساڵی داهاتوو ئیتر هیچی تر ناکرێ یعنی ئەوە ئاخر چانسە وەکو دەڵێ بۆ پەرلەمان تاکو بتوانین ئەم قۆناغا هەستیارە تێپەڕێنی. یعنی ئەگەر ئەمڕۆ یەکلایی نەکرێتەوە دەکەوێتە وەرزی نوێی یاسادانانم پرسە؟ زەحمەتە وەرزی نوێ ئێمە جەداولی ئەوەمان هەیە جەداولی وەزارەتی داراییمان هەیە دەبێت مسادقەی لەسەر بکەینەوە کێشەیەکی گەورەیە مناقەشاتی زۆر دەخایێنێ. دووەم یاسای کۆمیسیۆنمان هەیە لەگەڵ یاسای هەڵبژاردنمان هەیە
ئەویش بە هەمان شێوە دەچێتە وەرزی تازە و ئەگەر هاتوو ئەو یاسایانەش ئەو جەدەلیانە چ ئەحوال شخصیە چ قانونی عەفوە چ قانونی عقاراتە عقاراتی دەوڵەت ئەمانە هەمووی ئەگەر ئێستا حەسم نەبوو ئەوش دەچێتە وەرزی نوێ کەواتە ئێمە یعنی جەدوەلی کارەکانی پەرلەمانی زۆر چڕە و زۆریش معقدە بە ئەخیرەکانی ئینجا ناتوانین پرۆسەی هەڵبژاردننی بڵین سەرۆکی پەرلەمان لەگەڵ ئەو یاسایانە پێکەوە گرەی بدەین دەبێ یەکەکی یەکلا بێتەوە ئەنجا ئەمڕۆ ئەم بە تەسەوری خۆم ڕۆژی حەسمە بە نسبەت سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس دکتۆر سەباح سوبحی ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لەگەڵمان بووی دەستخۆش.